فرقة موسيقى الشنروي وقاعدة دارين فرقة كلها لبزة أم يشارك خراب وفرقة بتواريش لم كونسرت باش داربين هەڵەبجێ عزیز ئەمڕۆ لە هەڵەبجەم لە شاری جوان لە شارەکەی خۆم بەڕاستی من خۆم بە شاری هەڵەبجە ئەبینم و زۆر خۆشحاڵم و سپاسی گوێتە ئەنیستیتۆتەکەم کە ئەم کۆنسەرتیانە ڕێکخست کە من بتوانم لەگەڵ باندەکەم هانی لەگەڵ مانگ بەشدارم ئەمشۆ لە هەڵەبجە لە داون و دەست پێەکەین تا بارحاڵ تۆزێک شتەکان لە مەقام دەست پێەکەین داستانێک تعریفەکەین قسێکی هەیە.